ئەوەی مای نیگەرانی هەر کاتێکەر پێشێلکردنێک ئەبێ لەسەر خاک و سەروەری عێراق حساب دەکرێت ئەمە لەسەر سەروەری عێراق ئەگەر ئەو خاکە لە هەرێمی کوردستان بێ یاخود لە جنوبی عێراق بێ یاخود لە هەر لایەک بێ لە لایەنەکانی تر مای نیگەرانیە کە ئەم بردومانانە بەردەوامی هەیە و پێشترش ئێمە لەلایەن پەرلەمانەوە سەفارەتی عێراقمان ئاگادار کردوتەوە هەروەها بانگێش کراوە هەم لەلایەن وزارەتی خارجیە و هەم لەلایەن لجنەی خارجیەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ڕووی یاساییشەوە ئەمە کارێکی بەجددی نایاساییە و پێویستە حکوومەتی عێراق ئەم بابەتە یەکلا بکاتەوە لەگەڵ حکوومەتی تورکیا ئەم پێشێلکردنی سەروەریە پێی ئەوترێ ئەسیادە العێراقیە ئەسیادە العێراقیە ڕۆژانە پێشێل ئەکرێ و ئەمەش مای قابلی قبول نییە چی بە حکمی یاسانە و دەوڵەتیەکان و چی بە حکمی ئەو یاسانەی کە لە بینی هەردوو دەوڵەتە ئیمزا کراوە واتە ئەبێ ئەم بابەتە گرفتە یەکلا بکرێتەوە ڕۆژێک لە سنوورەکانی شنگال ڕۆژێک لە سنوورەکانی دهۆک و شارباژی ڕوو ئەو ناوە ڕۆژێک لە سنوورەکانی سلەیمانی هەر سنوورێک بێ بۆ ئێمە یەکە ئەم پێشێلکردنی سەروەری یاسای عێراقە هەنگاوەکانە بێ دووبارە ئاگادارکردنی حکوومەتی بەرامبەرە بۆ ئەوەی ئەم کارانەیان دووبارە نبێتەوە بەپی معلوماتێکی منش پێم وایە کۆنتاکتێک هەبێ لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا لە ئایندەیەکی نزیکدا ئەبێ بکرێتە یەکێک لە سەرەکی ترین تەوەری گفتوگۆکانیان چۆن ئامادەیە حکوومەتی عێراق ڕازی بێ بۆی کە سەروەریەکانی هەموو ڕۆژ پێشێل بکرێ و خەڵکانێکی لێ شەهید ببێ بە بێگوناح بەبێ بەرامبەر لەسەر خاکی وڵاتەکەی